من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. خوای بەخشندەی میهرەبان بە ڕێزان و خۆشەویستانی بەرنامەی بەخشین، سەلام و ڕەحمەتی خوای پەروەردیگارتان لەسەر بێت. لە درێژەی کار و چالاکیەکان و پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین بۆ مانجی ڕەمەزانی پیرۆز ئێمە لە قەزای بەردەڕەشین بۆ ئەوەی کەوا ئەو هاوکاری و کۆمەچی و سەبەتە خۆراکانەی کەوا لە ڕێگای خێرخوازانەوە دابین کراوە لە ڕێگای دەستگای بەرنامەی بەخشین بدرێت بە کەسانی هەژار و نەدار و کەم دەرامەت و پێداویستی. بۆیە ئێمە ئێستا لە قەزای بەردەڕەش 100 سەبەتە خۆراک دابەش دەکەین بەسەر کەسانی هەژار و نەدار و کەم دەرامەتی ئەم دەفەرە. لەگەڵمان زۆر سپاسەکەین شێکی زۆر باشە ئەو خێری داتەنە موسڵمانان زۆر دەستان خۆش. چ داوایەک لە دەورومەندان دەکەیت کە هاوکاری فەقیران بکەن؟ زۆر ینی دوعای دەکەم، ینی زۆر ئاگان لە فەقیرانی زۆر سەر بەسەر فەقیران بکەنەوە ئەو خێران لەو فەقیران. ئەو بەرنامەی بەخشینە کوی دەبینی؟ بەرنامەی بەخشین زۆر باشە، دەستان خۆش بی، خێر هەموو مسلمان بنووسی. ئێمە زۆر سوپاسی بەرنامەی بەخشین دەکەین کە ساڵانە ئەوە پێنجەمی ساڵە یارمەتی فەقیر و هەژاران دەدەن. خدا خەیران بنیسی یاخوا. ئەمە هیوادارین داواکارین لەو دەوڵەمەندانە کە زۆر گەوان ببەخشن، بەخشین بەردەوام دەبی. ئەگەر سەمەخ 100 کارتۆنە ئەگەوان زیاتر بەخشن دەبتە 200 کارتۆن. خدا خەیران بنیسی یاخوا. داوای خێریان لەوە دەکەین. ئیشەڵا خوای تەبارەکە بەرەکەت بکەتە ماڵ و عالیان و ئیشەڵا زیاد بکەی. ئیشەڵا تەمان لە بەخشین کەم نابی. خوای تەبارەکە زێدە دەکەی ئیشەڵا لە بۆی. السلام علیکم ورحمة الله وبركاته. خوا خێرتان بنووسی، ئیشەڵا خوا ئەمرتان درێژکە، خوا دەست بە ئەمرتانەوە بگری، خوا خێرتان بنووسی. ئەو فەقیر و هەژارای وەسفی لێ دەدینێن، خێری لێ دەدینێن. ئیشەڵا ئەو ڕەمەزانە لە بۆ هەموو مسلمانان ئیشەڵا دەبتە مای خێر و پاداش لە بۆنگۆ. ئیشەڵا خوا خێرتان بنووسی. دەوڵەمەندەکان عەز دەکەم ئەوە بدەنە فەقیرەکان، وەڵا دەوڵەمەندی ئەلعانەکە کە بەس ئیسانی بەدین و بە ئەخلاق زۆرە و خێری بە عالەمی و فەقیریان دەکات. زاران ئیشەڵا خوا خێریان بنووسی، خوا عەمریان درێژ بکە، خوا ئیشەڵا ئەو خێرە هێ بەردەوام بێ لە بۆ خاتری فەقیر و هەژاران. ئیشەڵا ئەرێ وەڵا لە بۆ فەقیران لۆ خۆ دەخۆن ئەوە دەبتە خێرەکی گەورە و ئیشەڵا لە بۆ هەموو فەقیران مافی دەدینین و خوا خێرتان بنووسی و خوا ئیمانتان بەنسیبی بکە و خواڵتان قەبیل بکە و ئیشەڵا. السلام علیکم ورحمة الله وبركات. دەستخۆشتانێ دەکەم، دەرەخۆشی بەرەم بەخشین دەکەم لە هەولێر هاتینە ئێرە و لە سلێمانی. دەستخۆشتانێ دەکەم، خۆش عالم بۆ بەرنامەی نەک 100 کارتۆن بە 1000 کارتۆنیش ئێوە دەدەنە فەقیران. دەستخۆشتانێ دەکەم، خدا خێرتان بنووسی، خوا زاتە خێرتان بدات ئینشاءالله. ئەومانی بدەنی چێشایە ئەو ئەزەتەنی چێشایە خوای گەورە خێرتان بنووسی ئینشاءالله. عالمەکە بەڕاستی هاوکاری فەقیران بکەن. زۆر مسلمان هەیە کە لە گوندانە ناتوانن کە هەیکەلیان کردێ، ناتوانن کە سەری بگرن کە چاکەن. ئەگەر یارمەتیان بدەن بەڕاستی خێرش گەورەیە و دەستخۆشی لەو کەسان دەکەن کە یارمەتی فەقیر و هەژاران بدەن. السلام علیکم ورحمة الله وبركاته. خۆشحاڵین بەو بەرنامەی ئەگەر ئەنگۆ هاتینە مەو خزمەتکردینە ئەنگون خزمەتکردن. خۆشحاڵین لە هەندە ڕێ ڕەهاتینە
سپاسی چەندی بەکەلک دی لە ڕۆمەزانی ئیشەکی باش کرا بەرنامە بەخشین والله هەمە تشتەکار وینگۆ بدەن ئیشەڵا بەکەلکتێ ئیشەڵا بەکەلکتێ خودێ خێرانگۆ بنویسی یا ڕەبی خدا معین لە بۆ دەورەمەندەکان چ بکەن والله خودێ خێراوان بنویسێ ئیشەڵا خودێ دلێوان دێ فەڕاحکە خودێ دلێوان هەم فەڕاحکە دێ خێرێ بە فەقیر و ژارەکە خدا معینان دی یا ڕەبی خدا چێتریان بدەتێ بەلای خۆی بەخشندە و میێرەبان زۆر سپاس بۆ ئەم بەرنامەی بەخشندە لەزای خێرخوازیە زۆر سپاسی خەڵکەکانی خێرخوازەکانی ئەو کە هاکاری ئەو بەرنامەیە دەکەن پێخۆشحالین کە ئەمڕۆ چەند خۆراکی بەسەر دابش کرا بەسەر چەند فەقیر و هەژار پێخۆشحالین هەر کەسێکە بە ئەو پرۆژەیە بە ئەو کەوتە ناو دەست خەڵکی خەڵکەش بە تۆزێک خێر و چوا لێ بدینن و سوپاس ئەو کەسە دەکەین کە هاوکاری و بەرنامەی کردیە سوپاس چەند ئەوە بۆ چەندەم جارێ ئینشاڵڵا کە سەتان کارتۆن لێرە دابەشکردە ئەو کارتۆنی خۆراکە بەسەر هەژاراندا زۆر سوپاسی ئەو کەسانە دەکەین کە هاوکاری و بەرنامەی کردیە زۆر سوپاس بۆ ئەوم دەستگایە دا خێری ئەو جەماعەتێ بنووسی بەڕاستی خێرێکی گەورەیە هەروە خێر ئەو کەسانشی خێربەخشن دەوڵەمەندن کە مالیان دەبەخشن دەنە هەژاران بە تایبەت لەو مانگەی کە مانجی ڕەمەزانی پیرۆزە سەرەتای ئەو مانگەیە کە دلی فەقیران خۆش دەکەن ئینشاءالله خوای تەعالا دلیان خۆش دەکات پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمیتی هەر کاتێک کە ئینسان سەدەقەی دەکات پێشی بگاتە ناو دەستی فەقیری دەکاتە ناو دەستی خوای جەل جەلالەهو بەڕاستی سەدەقە گەلە گەورەیە خوای تبارك وتعالى إلا حكمة تتلوه خوای تعالى هندش دولة من دكا هندش فقير دكا لو يدار جيان بقدرت سوك إنسان نازانيت أتاكو إنسان نبني كفقير بي نازاني دولة من يتن خوشة أتا إنسان دولة من نبني كلينا قومي نزاني فقير يتن خوشة يا ربي خوای تبارك وتعالى خير بركة باختمالي أو دولة من دانا ك يارمتي أو فقير نددن لبناي خوای تعالى بەڕاستی خێر گەلە گەورەیە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمیتی هەر کاتێک کە مسلمان خێرشی دەکات ئەو خێرەیە خوای تەعالی گەورە دەکات و نمای دەکات گەشەی پێ دەدا هەتا زۆر گەورە دەبیت ئەوجا بەڕاستی ئەمەش دەستخۆشی لە برایان دەکەین دوعای خێریان و دەکەین یا ڕەبی خوای تەعالی بەرەکەت بێتە مالیان یا ڕەبی خوای دڵی ئەو دەلمەنانش ئەوها سەخاوەت بکە هەروەکو ئەو برانەکان خوای تەعالی دانی سەخاوەت کردیە و دەستی فەقیران دەگرن وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم بەخشین خێر خوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ بەخشین 0770 961 11 0770 961 35 0750 723 25 55 بەناوی خوای گەورە میهرەبان ئێمە لە نووسینگەی بەردەڕەشی بەرنامەی بەخشینی کۆمەلی بەرنامەی بەخشین زۆر سپاسی لیژنەی باڵای بەرنامەی بەخشین دەکەین کە ساڵانە بە دەیان پرۆژەی هەیە یەک لە پرۆژەکانیش دابشکردنی هەزاران سەبەتەی خۆراکە ئێمە لە نووسینگەی بەردەڕەشی بەرنامەی بەخشین هەستین بە دابشکردنی 100 کارتۆن خۆراک ئەمڕۆ و داوا لە خوا پێداوان دەکەین زیاتر دەستی هاوکاری لە بەرنامەی بەخشین درێژکەنەوەی مەش زیاتر خزمەتی فەقیر و هەژاران بکەین دووبارە دەستان خۆش سپاسان دەکەین خوا پاداشتی خێری هەموو لایەکتان بداتەوە بەڵێ بەڕێزان و خۆشەویستان ئەوەی بینیتان
دابشکردنی 100 کارتۆن لە خۆراک بوو لە شارۆچکەی کۆیە بۆ ئەو کەسانێکەوە کەم دەرامەت و هەژار و نەدار بوون. بۆیە ئێمە چەندبارەی دەکەینەوە کەوا داوا دەکەین لە خێرخوازان و خواپێداوان هاوکاری و دەستگیرۆی بەرنامەی بەخشین بن بۆ ئەوەی بەرنامەی بەخشینیش بەو شێوازە ڕێکوپێکە بەدەستێکی ئەمین و ئەمانەتەوە دیگەێنێتە دەست ئەو کەسانێکەوە پێویست و محتاج و وەکەم دەرامەت و خاوەن پێداویستین. تا لە ئەڵلقەیەکی تر و بەرنمەیەکی تر پێتان دەگەینەوە بەخوای پەروەردگارتان دەسپێرین. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه.